سڵاو خۆشەویستانی بەرنامەی ژەمی ڕەمەزان زۆر خۆشحاڵم لە ئێوارەیەکی تر بە خزمەتی ئێوەی بەڕەشاد بوومەوە. ئەوڕۆ خواردنەی کوردی لێدەنین کفتەش هەمومان ئاشنایەتیمان لەگەڵی هەیە بە بڕوێژ لێ دەندرێ. چ دەکەین بڕوێشێکمان هەیە هەر جۆرێک بێت کێشە نییە تەنها دەیخوسێنین یعنی غەڵەتە ئەگەر تو بچی کفتەکەت بڕێشەکەت لەبەر ئاو دانەی وەکو برنج تەنها ئاوی تێدەکەی بە پێی پێویست هەتاکو دەبێتە هەویرێکی جوان کەمەک خەی تێدەکەی زۆر کابان هەیە بەهارات لە قیمەکەی دەکە ئەویش دەبی و خۆشم زۆر جار لە ڕێستورانتەکەی خۆم برنجی دەکڵێنم لەگەڵی دەکەم ئەویش دەبی بەس ئەوڕۆ حەزمان لێیە بە شێوە سادەکەی دروستی بکەین ئاوی تێ دەکەم بە پێی پێویست هەتاکو دەبێتە هەویرێکی باش تەبعاً دەبی چارێکێک 20 دقە لێی گەڕێی جوان جوان دەیشێلی هەمووی تێکەڵ دەکەی زۆربەی خانمان جەماعەت کێشیان لەگەڵ چه هەیە کاتێک کە کفتەکەی پان دەکەنەوە لە دەستیان دەتەقی ئێستا ئەویشتان پێ دەڵێم هۆکارەکەی چییە؟ سەبر هێشتان ئاوی دەوێ وردە وردە ئاوی بۆ زیادکە نەچی بێگزارنەوە زۆر شل دەرسی دوای دەبی بڕوێشی لەسەرکەی ئەوە هەنگاوی یەکەمی کفتەیە ئەوزە لێرە قیمەمان هەیە قیمەکەش دەخەینە سەر ئاگر و تامەکی خۆشی دەدەینێ و ئێستا ئەوە هەنگاوی یەکەممان تەواو کرد چ دەکەین دەستکێشەکەمان دادەنین قیمەکمان هەیە خۆشەویستان زۆر بە ئاسانی قیمەکمان هەیە ئەلێرە ئەگەر قیمەکەت کەم چەوری بوو یەک تۆ زەیتی لە تاوەکەی دەکەی ئەگەر چەوریشی زۆر بوو ئەوە زەیتی ناوێ چاوەڕە دەکەین زەیتەکەی یەک چرکە گەرم بی زۆر نا قیمەکەی لەسەر دەکەین دوای ئەوە کەرەستەی شلەکەی سڵقی حازر دەکەین ئەوی چەندها گاوەکی بەسیت و خێرایە لە دوای ئەوە زەڵاتەکی جەرجیری زۆر خۆش دەکەین پێی دەڵێن ڕۆکە سەڵات ئەوە ژەمی ئەوڕۆمان دەبی و هەنگاوەکانی زۆر زۆر ئاسانە تەنها کەمە تەرکیزی دەوێ ئێستا قیمەکەی لەسەر دەکەین زۆر کابان هەیە یەکەمین جار پیازی لەسەر ڕوونی دەکە ئەو جە قیمەکەی تێدەکە ئەویش دەبیت چکە دەزانم ئەو پرسیاری دەکەن ئەمن دوایە پیازی تێ دەکەم ئێستا لێرە بە پیازە کیلو حازر کەم دەبوو ئەو پیازەکە دەبی بە شێوەی بڕنوازبی بڕنواز واتە زۆر ورد باشە چونکە وردکردنی کەرستەکانیش هەمووی ناوی خۆی هەیە لای ئێمە ئەوجا بۆ شێوەیە یعنی ئەوها پارچەی زۆر زۆر ورد بەشە زیادەکانی لێ دەکەینەوە و فڕی دەدەین ئێستا ئەوڕۆ خواردنەکەمان بە شێوەیەکی خێرا ئامادە دەکەین و لەگەڵ دکتۆر هۆلیمی بەڕێز چەند ڕێنماییەکی تەندروستی زۆر زۆر باشتان پێ دەڵێن لەگەڵمان بن تا کۆتایی هیوادارم ئەوڕۆ لە کاتی بەڕۆژبوون تیمتان نەبی قیمەکەی شل دەکەینەوە جوان دەتوانی ئەگەر حەزت کرد ئێستا ئەمن ئەو ئاگرەکەم نزمە دەتوانی بیخێ سەر ئاگرەکی بەرز لەوەی خێراتر ببی دەیخینە سەر ئاگرەکی بەرزتر لێرە پیازم لە حازر کردیە کە قیمەکە سۆر بۆ پیاز و خێوی بە ڕەشتێ دەکەم هەر ئەوەندەیە با پیازەکە لە لایەک بی کاسەکی بینم لە بۆ پیازەکەی قیمەکە یەکسەر دەنجی هات خۆشەویستان خواردن بە ڕێگای زۆرا زۆر دروست دەکرێت هەر شێف و هەر کابانێک تەریقە و شێوازی خۆی هەیە ئیتر بە ئێمن بە هیچ شتێک ناڵم نابی هەمووی دەبی بەڵام خۆشتر هەیە باشە هەندێک شێواز هەیە لە شێوازێکی تر خۆشترە ئێستا ئەگەر سەرەتا پیازەکەت لەگەڵ ڕۆنەکە دانیک
قیمەکەی لەسەرکەی کۆنتترۆلی ئەو قیمەت پێ ناکرێت تۆزێک دەبێتە سەرک باش نابی قیمەکەمان خەریکە سوور دەبێتەوە زۆر باشە بڕۆشەکە جارێ ماوێت پیازەکە لێرە حازرا چ دەکەم ئەو سڵقەی دەینم ئەو سڵقەی ورد دەکەم لە بۆ شلەی کفتەکەی شلەی کفتەی بە چەوەندەر دەکرێت بە سڵق دەکرێت بە خۆتان دەزانن بە ماستی دەکرێت دۆغەوە بە هەموو جۆرە شلەیەک دەکرێت بە باینجان دەکرێت لۆ ڕەمەزانیش پێویستە بیگۆڕی یعنی هەر جارە و شلەیەکی بۆ بکەیت و ئێستا شتێکی تریشتان پێ دەڵم ئەگەر کفتەکەتان کردبوو پێشتر مجەممەد کرابوو یعنی بەستوو بوو ئەو کفتەیە دەبێت هەر بە بەستووی بیخێ ناو شلەکە نابێ لێ گەڕی خاو بێتەوە دوای کفتەکانت دەتەقی هۆکارێکی تری کفتە تەقین ئەوەیە کاتێک کە پانی دەکەیتەوە بەدەستی دەبی هەوایەک لە ناوی هەیە بەتاڵی کەی ئەگەر ئەو هەوای بەتاڵ نەکەیت لە ناو شلەکە دەکرێتەوە ئەوە کابانەکان لە من دەگەن دەزان مەبەستی چییە ئێستا خەریکە قیمەکە ڕەنج دەگۆڕێ بە ئاگامان لێبی لێرە نیو پیازم هەبوو لە بۆ شلەی کفتەکەی پیازەکان زۆر ورد ناکەم نایکەم بڕنواز دەیکەمە ئاوە پارچەکی ئاوا گچکە بەو شێوازەی ئەوە حازری دەکەم لە بۆ شلەکەی ئەو ئاگریان لە هەمووی گەورەترە هەنگاوەکانی شلەی کفتە چییە لە بۆش سڵق باز دەکەم ئیشاڵە لە بەرنامەکانی داهاتوو بە دۆغەواش دەیکەین بە چەوەندەریش دەیکەین کە سڵقە سۆر پێدرین خەڵکەی زۆر حەزی لە چەوەندەریە خۆشەویستان ئەلێرە لە قیمەکەی دەبی چاوەڕێکی ئاوی خۆی بداتەوە کە ئەو ئاوەی داوە واتە تو ئیشەشی تەواوت کردیە هەتا ئاوی خۆی وشک دەکا سوور دەبێتەوە باشە لێرە لەناو ئەو مەنزەڵەی زەیتی دادەنێ یەکەمین جار زەیت ئەوە هەنگاوی یەکەم لە بۆ شلەی سڵق چاوەڕێ دەکەی زەیتەکە تۆزە گەرمبی زۆر ناچونکە ئەمە لەگەڵ گەرمکردنی زەیت نیمە بە شێوەیەکی گشتی خراپە و دەشتوانی لە زیاتی زەیت بە زەیتی زەیتون خواردنەکان بکەی بە کەرە بیکەی بەڵام کەرە دەبێت زۆر ئاگاد لێبێت زوو دەسووتێ و نابێت پلەی گەرمیەکەی زۆر بەرزبی ئەگەر ڕەنگیشی دەگۆڕێ ئێستا قیمەکەمان زۆر جوان و ئاوی خۆی دەداتەوە جارێ هیچ خێوشمان تێ نەکردیە چاوەڕێ بڕوێشەکەش دەکەین لێرە ڕوونەکە تۆزێک داغ بوو چی دەکەین وەڵڵاهی ئەوە هەنارە لە بۆ زەرجیر وام زانی مەعجون تەماتێ چۆنە کفتەیە بکەین بە هەنار تێستی کەین ئەوە دوو کەوچک دەنگەکی ناخۆش بوو دوو کەوچک مەعجونی لەسەر زەیتەکەی دەکەین چاوەڕێ دەکەین هەتا هەندێک سوور دەبێتەوە خۆشەویستان لە هەموو بەرنامەیەک و لە هەموو شوێنێکیش ئاماژەم بۆی داوە کەوچکی دار بەکار بێنە زۆر باشتر لەبەرێ ئەوانە تیڤاڵن مادەیەکی تێدایە ئەگەر ئەو مەنجەڵەت خەتی پێیا کرد شوختی پێیا کرد ئەو مادە ژەهراوێ ژێر تیڤاڵەکە دێتە دەرەوە باش نییە بۆ خواردن بۆیە کەوچکی دار سەلامەتترین زۆری بەکارهێنانە بەڵام دەبی ڕێنمایی ئەوەش بکەیت کە جوان بیشۆی چونکە لەبەر بەکتریا و شت شێوازی شوشتن و هەڵگرتنیشی دەبی زۆر باش بی ئێستا با بڵێن دۆشاوی تەماتەکەی سوور دەکەینەوە لەگەڵ ڕوونەکەی هەنگاوی دوم پیازی لەسەر دەکەین باشە پاش پیازەکەی سڵقەکەی تێ دەکەین و ئاوی تێ دەکەین لەگەڵ خوێ بیبەری ڕەش دەتوانی کاری شتێکی دەتوانی کاری بەکار نەینی خۆشەویستان قیمەکەمان سوور بووە ئەزە پیازمان لەسەر کرد پیازەکەشمان لەگەڵی سوور کردەوە ئێستا دوو هەنگاوی زۆر بچووکمایە ئەویش خوێ و بیبەری ڕەشە هەردووشی بە چاو تێ دەکرد فێر بن قیاسی خواردنەکان بە چاو وەرگرن نەک بە گڵاس و بە کەوچک و ئەوانە لەبەرەوەی بڕی خواردن دەگۆڕێت زاروێتی و ناچاری کفتەی لە بۆ 20 کەسی لێنێ زاروێت دوو کەسن لە ماڵەوە ئیتر لێ تێک دەچێت زۆر خۆشە ئێمەی شەف ینی ئەوانی کە زۆر دەمێکە ئیش دەکەین
لە ڕێستۆرانت و شوێنەکان بەردەستمان هەیە یعنی ئەو بەردەستە زۆر خۆشە تێت بگات ئێستا من ئەوەی ئێرە لەگەڵمە کوڕێکە زۆر ماشەڵڵا زۆر عاقڵە لە من دەگات بەس هەندێک جار بەردەستی ئەوەندە هیلاکت دەکات لە ئیشەکە هیلاکتر دەبی ئەوەش لەبەر چ ئاخر مەرحەلە تێی دەکەین لەبەرەوەی کەرەوز و معدەنووس ئەوانە ناسکە نابی لە کاتی سووربوونەوە تێ بکەیت زۆر باشە ئێستا قیمەکەمان کوژایتەوە خۆشەویستان یەک لە هۆکارەکانی ئەوەی کە کفتە دەتەقی لە دەست کابانەکان ئەو کارەکە ئەوەیە قیمەکەت گەرمە ئەتوو دروستی دەکەیت ئێستا لێرە مەرحەلەی شلەکە چیە زەیت مەعجون تەماتە پیاز باشە بڕی پیازەکە بە دڵی خۆتە لۆ تامیش زۆر خۆشە بیبەرەکی سەوز بەکاربینی ئەوەی تێشی نەکرد ئەوە سربەستە لە دروستکردنی شلەکە ئەوە دەگەڕێتەوە سەرخۆی ئێمە هەرگیز گلەی لەو شتانە ناکەین تەنها گلەی لە تام دەکەین لەبەرەوەی بڕی شلەکەمان کەمە ئەوەندەی تێ دەکەین نەتە تامی خۆش بێ باشە پیازەکەی سوور دەکەینەوە لەگەڵ مەعجون و زەیتەکە و بیبەرە سەوزەکەی ڕەنگێکی زۆر زۆر جوان دەدات ئەوجا دوو اختیار هەیە دوو هەڵبژار هەیە دەتوانانی ئاوی تێکەی دوای سڵقەکە دەتوانانی سڵقەکەی تێکەی سووریکێ ئەوجا ئاوەکە ئەوەشان خۆتان دەزانن بەس ئێمە ئەو جارە لێرە حەزم لێ سڵقەکەی کەمێک سوورکەمەوە لەگەڵ ڕۆمەکە هەز دەکەم خۆشتر دەبی زۆر کەم جارێ هیچ بەهاراتەکەم تێ نەکردێ نەخوێنە بیبەر نە هیچ شتێک ئەوەش خوێ بیبەری ڕەش بەدڵی خۆت وەکو گوتم دەتوانن بەهاراتی کفتەی تێکەن کە ئەمن حەزم لێ نییە دەتوانن کەمونی تێکەن دەتوانن هەر شتێک کە خۆتان حەستان لێ کاری زۆر کەس حەز دەکات لە کفتەی بکات با بەهاراتەکان نەڵێن ئەوە شێف ئاوا دروستی کردەوە دەبێت هەر ئەوە بێنە بەهارات ئیزافەکردن و زیادکردنی بەهارات لە هەر خواردنێک دەگەڕێتەوە سەر حەز و ئارەزوو ئێستا لێرە چ دەکەین ئاوی تێ دەکەین ئەگە زانیمان ئاوەکە کەمە هەندێک ئاوی تری لە حازر دەکەین هەتا ئاوەکە حازر دەبی ئیشمان بۆەوەی نمایە ئێستا ئیشمان بۆ کەرستانە نمایە لێرە زەڵاتەی جەرجیرمان هەیە زەڵاتەیەکی زۆر زۆر ئاسانە پێویستی بە سێ پێک هاتەیە جەرجیر هەنار تەماتە لەگەڵ ئاوی لیمۆ زەیتی زەیتون ئەوە ئەسلی زەڵاتەکە ئەو هەیە هەر شتێکت بۆ زیاد کرد ئاساییە هەناریش نازم هەنارمان گوت چکە هەنار ڕۆحی زەڵاتەکەیە جارێ من ئامادەکاری بۆ زەڵاتەکە دەکەم هەتاکو قیمەکەم سار دەبێتەوە ئەلێرە بەڕێشەکەشم ئامادەیە ڕۆکە زەڵاتەیەکی زۆر زۆر خۆشی ڕێستۆرانتەکانە تەماتەکەش بە شێوەی بڕنواز دەبڕیواتە بچووک نابێت زۆر زۆر گەورە بێت دەتوانانی چیلی تومێتۆشی تێکەی ئەو تەماتە بچووکانی کە هەیە ئەوانیش ئەوە تەماتەکەم ئێستا هەنگاوی یەکەم ئامادە بوو هەنگاوی دووەم چیە لە دروستکردنی زەڵاتەی ڕۆکە جەرجیر باشە جەرجیر یان ڕۆکە بەشە زیادەکەی فرە دەدەین زۆر شێف هەیە یان زۆر ڕێستۆرانت هەیە جەرجیرەکەی ها بە ساغی دادەنێ بە بێ پارچەکرایی ئەوان ئەو جەرجیرە جوان شورایتەوە پاکە ئەمە چ دەکەین تۆزێک پارچەی دەکەین یعنی زۆر نامانەوێت زۆر زۆر بچووک بێ ئاوا دایدەنین ناشبێ زۆر ورد بێ ناشبێ زۆر گەورە بێ بەڕای من باش نییە جەرجیرش یەکە لە بەسوودترین سەوزەکان کە ئەمن حەزم لێتی زۆر لە زەڵاتەکان
زۆر بە سادەی زۆر بە سادەی باوی بینمە ئێرە زەرجیرەکە لەگەڵ تەماتەکە تێکەڵ دەکەی بۆی تۆزێک دیار بێت ئەو تەماتێ زیادە لێرە هەنارەکەی دەکەی بەسەریا هەنارەکەی لەسەر دەکەین زۆر پێم خۆشە سۆسەکەی لە دەری زەڵاتەکەی بگرمەوە و ئاتە چۆن ئێستا پێتان دەڵێم یعنی سۆسەکەی بەسەردا نەکەم باشە زەیتی زەیتون ئاوی لیمۆ خوێ بیبەری ڕەش مەبەستم ئەوە بوو بەو شێوازەی بەسەری داکەم یعنی با کەوسکێکی بینم ئاوا ئەوە تێکەڵکە ئۆریگانۆش بەسەردا دەکەین ئینشاڵڵا بەس ئۆریگانۆی کە لە ناو چەکمەزەیە دەتوانین نعناعیش دانی بزانە لە یەک کاتە دەتوانین ئەو هەموو شتە بەکاربێنی بۆ زەڵاتەکە ئێستا ئاوەکەی دەخەینە ناو مەنجەڵەکەی لەبەر ئاوی سەڵتەکەی کەمە خێوی بەڕەش تێ دەکەین هەر ئەوەندەیەتەوە ئەوە خێ ئەگەر کەم بوو ئەوەش بیبەر ڕەش تا مەرحەلە یەکەم هەندێکمان تێ کرد ئێستا قیمەکەمان تقریبا سارد بیتەوە بڕێشەکەشمان تەواوە دەیکەینە تۆپێکی خڕخڕ ئاوا دەستە تەڕ دەکەی بە ئاو ئەگەر حەزت کرد زانیت بڕێشەکە تۆزێک وشکە ئەگەر زۆریش تەڕ بوو پێویست ناکە ئاوا خڕی دەکەی دوو زۆر کفتە هەیە خڕ و پان ئەوڕۆ حەزمانەیە خڕەکەی بکەین بە دوو پەنجە دەیکەیتەوە جوان بەس ئەوەتان بیر نەسێت وەکو سەرەتا ئاماژەم پێ کرد دەبێت هەوای ناوی بەتاڵکەن لۆ ئەو ئێستاش پێتان دەڵێم چۆنە لۆ ئەوەی کفتەکەتان دوور بێت لە هەڵوەشانەوە ئاوە دەیکەیتەوە کەوچکێک دێنی قیمەی تێ دەکەی بە بدڵی خۆت بە حەسەب ئەو ئاوا دوایە تەنیشتەکانی دەخێوە ناو یەک ئاوا ئێستا پێتان دەڵێم هەوا بەتاڵکردنەکە چۆنە ئەبێ ئاوا بیکوشی ئەو کوشینە تەواو یعنی ئەتو ئەو هەوای ناو ئەو قیمەیەت بەتاڵ کرد ئینجا جوان جوان دووسی دەکەی ئەلێرە بەو شێوەیە دایدەنی ئەوە کفتەکە خڕە ئێستا هەمووان بەو شێوەیەی چا کرد دانە دانە دەیخەینە ناو شلەکەی مەحاولە بکە ئێستا لێرە چەند دانەکمان هەیە یەکەمین جار ئەوەندەی دادنەی دێک دوو سێ چوار هەتا دەی دەژمێری ئەو جە باقیەکەی دیدانێ لۆ ئەوەی دووربی لە پێگۆنووسان ئێستا هەتا کفتەکەمان دەکوڵێ کاتێکی دەوێت تقریبا 10 دقیقە چارێک میوانداری زۆر بەڕێز دکتۆر هۆلیم هاشم دەکەین کە ڕۆژانە لەگەڵمانە ئێستا دێتە ستۆدیۆی چەند پرسیارێکی زۆر زۆر تایبەتم لە ئامادەکردێ بەڕاستی هەتا ئەو دێتن با ئەم دەستم بشۆم خۆشەویستان ئێستا زەڵاتەکەمان حازرە کفتەکەشمان کاتی دەوێت لە ناو ئاوەکە تا دەکڵێ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هۆلیم هاشم باڵەچینە زۆر بەخێربێ دکتۆر زۆر مەمنون ئەوڕۆ زەڵاتێکی ڕۆکەمان هەیە زەڵاتەی جەرجیری پێ دەڵێن لەگەڵ کفتێکی سڵق باشە پێکاتەی زەڵاتەکەت بە خێرایی پێ دەڵێم با بڵێن هەنار تەماتە جەرجیر ئاوی لیمۆ زەیتی زەیتون باشە پێکاتەی کفتەکەش قیمە بڕوێش معزون تەماتە خوێ زەیت بەڵێ ئەگەر باز بکەین باسی سەڵاتە بکەین ئەمڕۆ وا دیارە شتێکی زۆر بە سوود و با بڵێن بە نرخت ئامادە کردووە لە ڕووی کە دەوڵەمەندە بە ئەنتی ئۆکسیدانت و ڕێژەکی باشی کە با بڵێن کانزا و ڕیشاڵی تێدایە وەکو هەنارەکە و جەرجیرەکە و ئەو پێکاتانی و هەروەها وەکو با بڵێن تەماتەکە وەکو کفتەش یەکێکە لە خواردنە باوە خۆشەکان باوا بڵێن دەتوانین بڵێن لە مانگی ڕەمەزان دەتوانین بڵێن خواردنێکی قورسە بەڵام زیاتر بۆچی قورسە بۆ ئەوانەی کەوا کێشەی گەدان هەیە یاخود کێشەری خۆڵیان هەیە ناتوانم بڵێن مەیخۆن بەڵام دەتوان بڵێن
بە کەمی بیخۆین مەسەلەن بۆ نمونە دانەیەک بخۆن پارچەیەک بیخۆن باشتر لەبەرەوەی یەکێکە لە خواردنە قورسەکان و چاویرەکانیش زۆر باشە. بەڵێ دکتۆر لە ڕەمەزاندا کێشەی باو هەیە ئەویش قەبز بوونە. بەڵێ ئایا هۆکارەکەی بە ڕۆژوو بوونە یان خواردنە؟ بەڵێ لەو حالەتەدا هەردوو کۆکار دەگرێتەوە چونکە ئەگەر باسی قەبزی بکەین دەبینین قەبزی لە ئێستادا کێشەیەکی سەردەمیە ناتوانین بڵین نەخۆشیە بە نەخۆشی داناندرێت بەڵام دەتوانین بڵین نەخۆشیەکی یاخود کێشەیەکی کاتیان هەمیشەیە بە پێی شخصەکان دەگۆڕێت بە پێی بابلین کەسەکان چ لە ڕووی خواردن بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە لە کاتی ڕۆژوو بووناندا. ئەوجا ئەگەر بین باز بکەین چۆن دەتوانین خۆمان بپارێزین تاوەکو ئێمە لە مانجی ڕەمەزان زۆر تووشی حالەتی با بڵین قەبزبوون نەبین. یەکەم شێت کە لە بەرنمەکانی دیکەش ئاماژەم پێکرد کاتێک کە تۆ خواردن دەخۆی ئەبێ زۆرترین عملیەک تێشکاندن و جاوینی بۆ بکەی واتە خواردنەکان هەمووی بەسەریەکەوە نەخورێت. لە حالەتی دووەمدا دەتوانین بڵین خواردنەوەی ئاو لە کاتی بەربانگ تا کاتی پارشێ و نزیکەی 8 تا 10 پەرداخ ئاو بخورێت. و لە حالەتەکی دیکە ئێمە دەتوانین پشت بەو خواردانە بەستین کە بڕێکی زۆر ڕیشالی تێدایە وەکو با بڵێن میوە و سەوزەکان نانی جۆ واروەها برنجی بۆر ئەوە زۆر زۆر باشە کە خەڵک پشتی پێ بەستێن. لە حالەتەکی دیکە دەتوانین بڵین ئێمە فیتامین بی بخۆین تاوەکو حالەت فیتامین بی لێرەدا دەتوانین ئاماژەی پێکەن لە سپێناخەیە لە کەلەرم هەیە لە ماسی هەیە لە ماست هەیە با بڵین ئەوانە خواردنی باون دەتوانێت تۆبی خۆی بە درێژایی ئەوەی کە لە حالەتی ڕۆژوو با بڵین ڕۆژۆکە شکاندووە. لە کاتێکی دیکە داوا لە هاوڵاتیان دەکەین لەو مانگەدا دوور بکەونەوە لە خواردنەوە گازیەکان یاخود ئەگەر لۆ نمونە ئەو مادانی کافایانیان تێدا. زۆر باشە ڕۆژێک بەرنامەیەک تایبەت دەکەین لەسەر خواردنەوە گازی و شەربەت و شتەکان. بەڵام ویستم ئەوە بڵێم ئەوەی پەیوەندی بە قەبزبوونەوەیە وەرزشکردن بەسەرەن ئەو کەسێک کەنان دەخوا کە دەڵێم وەرزشکردن وا باشە تۆ لەو مانگەدا مانگ با بڵێن تەراویح هەیە با بچێ چونکە هەم لە ڕووی دینیەوە دەتوانی نزیکبوونەوە بی لە بڵێن لە خودای گەورە وەروە لە حالەتەکی دیکەش وەرزشەکی پێوە دیارە جوولە واتە دانە نیشین بە دیار مۆبایل و با بڵێن دانیشتنەوە چارەسەری قەبزی بەکارێنە زۆر هۆکارەکانت دەگوت کە تووشی قەبزی دەبی؟ بەڵێ هۆکارەکان ئەوەیە کە باسم کرد کە خواردن بە سەریعی بخورێت یاخود ئەو خواردانە بخۆین کە چەوریە یاخود زۆرترین دانیشتن چونکە ئێستامە لە ئێستادا گەر سەیری خەڵکی خۆمان بکەین هەمویان لە دوای خواردن حتا ڕەمەزانیش نەبی کەسەکە دانیشتووە واتە جوولە ناکە واتە ئەو بڕێ کە دەخوا زۆرتر لەو بڕێ کە تۆ جوولە وزەی سەرفەکە. زۆر باشە لە ڕەمەزان دکتۆر وەکو دەزانین دووژەم خواردنمان هەیە باشە بەربانگ و پارشێ ئەو دووژەمە تا چەند پەیوەندیان بەیەکەوە هەیە چی بکەین باشەوە چۆن تێکەڵکێشیان کەین ئەو دوو جەمە بۆی بتوانین تووشی قەبزی نەبین و گەدەشمان زۆر بە ئارامی یان بە ئیسراحەت ویشکە. هەردوو جەم پەیوەندیی ڕاستەوانەیان بەیەکەوێتە هەردووچیان بە یەکدی نابێ حتا لە حالەتی کە ئەوش لە ڕۆژوگرتیش نەبی تۆ دەبی دوو ژەمی بەیانی هەر بخۆی لە زیاتیەوەی ژەمی بەیانی سعات 7 بۆ 8 بخۆی دەتوانی ئەو کاتێک کە دیاری کراوە دەتوانی مەسەلەن 4 و ئەو کاتە تۆ ژەمەکە بخۆی ئەو جا ژەمە سووکەکان پەیوەندیشی هەیە چونکە کاتێک کە تۆ دوو ژەم دەخۆی لە ڕووی قەبزی با بڵێن میتابۆلیزم و جسمیت کارەکانی خۆی دەکات بە باشی واتە ناهێڵی با بڵێن قەبز. زۆر باشە دکتۆر زۆرخۆری و کەمخۆری چ پەیوەندێکی ڕاستەخۆی لەگەڵ قەبزبوون هەیە لەگەڵ قەبزی؟ لێرەدا دوو حالەت هەیە ئێستا ئەمە باز بکەین هەیە با بڵێن کە گوتمان نەخۆشی نییە هەیە کەسەکە با بڵێن تەویجی قۆلۆنی هەیە یاخود خۆی با بڵێن قۆلۆنی تەواو نییە لێرەدا ناتوانێت زۆر بخوا ناشتوانێت ئەو خواردانە بخوا کە زۆر شرین کراوەکانن یاخود چەوریەکانن یاخود گازیەکانن ناتوانێت بیخوا کاتێک کە خواردی قۆڵۆنت یاخود با بڵێن ڕیخۆڵت داژان با بڵێن ژانی هەبوو ڕاستە و خۆت و قەبزەبی ئەوجا قەبزبوون چ لە ڕمانجی ڕەمەزانبی کە ئێستامە زیاتر باسەکەین چ لە حالەتەکی دی ئاسایبی پەیوەندێکی کۆتا پرسیار خواردنە کوردیەکان تا چەند تەندروستە لە مانجی ڕەمەزان؟
بە شێوەیەکی گشتی خواردنە کوردەواریەکان خواردنی تەندروستن بەڵام ئەگەر هاتوو بە تەندروستی ئامادەکران جوان. بە تەندروستی ئامادە بکرێت خواردنی زۆر چاکن پڕن لە با بڵێن ڕیشال و کانزایی تا بڵێن ڤیتامین و با بڵێن فایتامینەکانی خۆشیان لەدەست نادەن زۆر سپاس. وە دەتوانین بەڵێ. ئەو خواردنە کوردەواریان یاخود بە شێوەیەکی عام دەتوانم ئەو وەکو تێبینێک باز بکەم بەڵێ، جوانە. خواردن دەتوانرێت لێ بندرێت بە ئاگرێکی کەم و وەختی زۆر نەک با بڵێن وەختێکی کەم و ئاگرێکی زۆر لێرەدا خواردنەکە دەتوانی بە شێوەیەکی تەندروست بمێنێتەوە. زۆر سپاس دکتۆر خواردنەکەمان ئامادەیە ئێستا پێشکەشی دەکەین. ئەو بەشی دووژەمی خۆم و دکتۆر فەرموو تێستێکی بکە. کفتە ئەگەر چەتاڵت بردە ژوور یەکسەر شکا یعنی بەڵێ بەتاکیت یعنی دەستەکان خۆشببی پڕ قیمە نازدار بڵێ تەنێک یەک قیاس بڵێ با بڵێن زۆر ئەوەش نییە زۆر چاوریش نییە نانات شتەکانی تەواوە بەس ئەگەر پرسیارێک بکەم ئەوە چ بوو مەسەلەن با بڵێن لەگە پێکاتەکەی قیمەکەی ئەوە قیمەی کەم چەوری بوو قیمەی کەم چەوری بوو کە بەکارمان هێنا لەو کفتەیە و هەنگاوەکانیشمان لەو بینەران ڕوون کردەوە. ینی بڵێن با بڵێنەوە کەرەوزە تێت کردبوو بەڵێ تاوا دەستەکان خۆش زۆر سپاس دکتۆر زۆر سپاس بۆ دەستت خۆش ئەو ڕێنمایە گرنگانە خۆشەویستان لێرەدا کۆتایی بە بەرنامە ئەو جارەمان دێنین لە بەرنامەی ژەمی ڕەمەزان تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.